راديو دنجيجل دنجي توي هاواتيا گفتگوی ڕووداوەکان بەرنامەیەکی سیاسیە هەموو ڕۆژانێکی چوارشەممە کاتژمێر 11 پێشنیوەڕۆ پێشکەش دەکرێت. گفتگوی ڕووداوەکان هەفتانە ڕوودا و پێشهاتەکان گفتگو دەکات. لە گفتگوی ڕووداوەکانەوە سڵاوتان لەبێ هەم کاتتان باش بەڕێزان. ئەم هەفتەیەش لەگەڵتانان بۆ تاوتێکردن و گفتگوکردن لەبارەی دوو مژارەوانەیە کە مژاری یەکەمیان باز لە دواخستنی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دەکرێن و مژاری دووەمیشان باز لە ڕاگەنراوی ماڵباتی مامۆستا جیهان دەکەین کە لە دوای گیان لە دەستانێکی بە شوەیەکی گوماناوی ڕاگەنرایەکیان بڵاو کردوێتەوە هەوڵ دەدەین ئەم دوو تەوەرە ئەمڕۆ لە بەرنامەی گفتگوی ڕووداوەکانەوە گفتگوی لەبارەوە بکەین. لە دەستپێکیشدا وەکو ئاماژەم پێدا لەسەر دواخستی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان قسە دەکەین. وەک دەزانن کە ڕۆژی 3 کانونی دومی 2024 کۆمیسیۆن نووسراوی فەرمی بۆ هەرێمی کوردستان کرد ئاماژەی بۆ دابوو کە ناتوانێت لە 25 شوباتی 2024دا هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان و وادەی کە دیاریکراوە هەڵبژاردن بەڕێوە ببێت. دوێنێش دڵشاشا بووتەبێژی سەرۆکایەتی هەرێم لە کۆنفرانسێکی ڕۆژنامەبانیدا ڕایگەیاند گفتگوەکانیان بۆ ئەنجامدانی هەڵبژاردنەکان لە ئاستێکی باشدایە و سەرۆکی هەرێم وادەیەکی تازە بۆ ئەنجامدانی هەڵبژاردن دیاری دەکات بۆ دەیدا بە کۆمیسیۆن بەمبەستی جێبەجێکردن و دەش لە پێشکۆتایەتنی تەمەنی کۆمیسیۆن هەڵبژاردن ئەنجام دەدرێت. لای خۆشەوە ئەمەر ئەحمەد سەرۆکی کۆمیسیۆنی عێراق ڕایگەیاند ئامادەی تاویان هەیە بۆ ئەنجامدانی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان لە وادەی کە لەلایەن سەرۆکی هەرێمەوە دیاری کراوە. دواکەوتنی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان پەیوەندی بە سکاڵایەکی یەکێتی نیشتیمانی کوردستان لە دادگای فیدرالی هەیە کە لەلایەن زیاد جەبار سەرۆکی فراکسیۆنی یەکێتی لە خولی پەنجەمی پەرلەمانی کوردستان و ئامانج نەجیم شەمعون سەرۆکی فراکسیۆنی ڕافیدەینی ئەنجومەنی پارێزگای سلێمانی تۆمار کرا. سکاڵاکە لە دژی سەرۆکی پەرلەمانی کوردستان خولی پەنجەم سەرۆکی هەرێمی کوردستان و سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان تۆمار کراوە. تێیدا سکاڵاکاران داوای نادەستوری بوونی مادەکانی 36 29 15 9 یەکی یاسای هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستانیان کرد و داواکە تەنیا بۆ بڕیاردان ماوەتەوە. سکاڵاکانیشان پەیوەندیان بە ژمارەی ئەندامانی پەرلەمان بۆ کورسی کۆتاکان تۆماری دەنگدەران و بازنەکانی هەڵبژاردنەوە هەیە. پێشتریش نووسینگەی کۆمیسیۆنی باڵای سەربکۆ هەڵبژاردنەکانی عێراق لە پارێزگای هەولێر دەڵێ هەموو ئامادەکاریێک بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ئەنجام درراوە و ئەنجومەنی کۆمیسیاران چاوەڕێی بڕیاری دادگای فیدرالی دەکات تاوەکو ڕێکارەکانی پرۆسەکە بگیرێتە بەر. گفتگۆ دەکەین لەگەڵ نەوزاد ساڵح ڕاوێژکاری هەڵبژاردن لەسەر هێڵی تەلەفۆن لەگەڵمانە. کاک نەوزاد سڵاوت لەبێم کاتت باش سپاس بۆی کە میوانی ڕادیۆی دەنگی گەلی. سڵاو لە بەڕێستان سڵاو لە جۆگرانی دەنگی گەلی کوردستان. سپاس بۆ بەڕێزیشت کاک نەوزاد. ئەو پرسیارەی کە هەمومان ڕۆژانە دەیکەین کەی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دەکرێت بە لە بەرچاوگرتنی ئەم زانیاریانەشی کێسە لەگەڵ بیسەرانی ڕادیۆکەمە بەشم کرد پێم خۆشە لە جەنا بدەم پرسیارە بکەم وەکو ڕاوێژکارێکی هەڵبژاردن کەی وادێک دیاریەکرێ بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان؟ بەڵێ هەڵبەتە دوای ئەوەی لە چواری یەکی ئەم ساڵ کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق وەڵامی سەرۆکایەتی هەرێمیاندایەوە وەکو جەنابشت ئاماژەت پێیا کە لە 25 دوو ناتوانن پرۆسی هەڵبژاردنەکان بە ئەنجام بگەێنن لەبەرەوەی جەنابتان دەزانن کە کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراق سەرقاڵ بوو بە هەڵبژاردنەکانی ئەنجومەنی پارێزگاکانەوە و لەبەر کۆمەڵی هۆکاری تری لۆجستی و ئیداری کە کۆمیسیۆن دیارە جەنابتان دەزانن کە 6 مانگی پێویستە بۆ ئەوەی خۆی ڕێکخاتەوە بۆ ئەوەی پرۆسەیەکی هەڵبژاردن بە ئەنجام بگەێنێت لە ڕووی لۆجستی و لە ڕووی ئیداری و ئەمانەوە کە وەڵامیاندانەوە دواتر لە ئێستادا ئەو شاندەی کە دوێنێ و پێرێ هاتبوونە سلێمانی و هاتبوونە ئەم شوێنانە هاتبوون لای سەرۆکایەتی هەرێم و نوێنەری حیزبەکانیان بینی بوو داوایان کردووە لە سەرۆکایەتی هەرێمی کوردستان کە وادەیەکی تر بۆ هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستان دیاری بکەن بە ڕێکەوتن یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دموکراتی کوردستان. لە ئێستادا تقریبان قسە لەسەر ئەوەیە کە پێشترەوەی ئاگادار بم سەرۆکایەتی هەرێم باسی 95 کردووە کە لەو کاتەدا هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ئەنجام بدرێت. ئایا ئەم 95 تەسەورەکەم بەڕێی خۆم
وای بۆ ئەچم لەوانەیە لەبەر ئەوە بێت کە 95 ساڵیاتی یەکەم هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانە کە لە 95 2000 ببورن 1992 یەکەم هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ئەنجام دراوە و دواتر ئەگەر درێژ بێتەوە بۆ چەند ڕۆژێک دوای ئەوە ڕەنگە نەکرێت لەبەرەوەی خۆتان دەزانن ئەو کاتە ناوەندەکانی هەڵبژاردنەکان خوێندنگەکانن و خوێندنگەکانیش لەو کاتەدا لە مانگی لە کۆتایی مانگی 5 تقریبا خەریکی تاقیکردنەوەکانن سەرقاڵن بەوەوە بۆیە لیژنەکەی کۆمسیۆن ئەوان باس کردووە کە ئەوان جەدۆل ئەعمالی خۆیان پێشکەش کردووە و ئەوان ئامادەن ئەگەر لایەنەکان ڕێکەوتن بکەن و وادەیەک بە کۆمسیۆن بڵێنەوە بەڵام گرفتێکیش هەیە کە دادگای فیدراڵی یەکشەمە ڕۆژی یەکشەمە 21 مانگ کە خۆی دەبوو لە 11/11/2023 یەکلایی ئەو سکاڵایی بکردایەتەوە کە جەنابەت باس کرد لە راپۆرتەکەدا دواترەوە بوو دواخرا بۆ 3/12 جارێک کە دوای خست بۆ 27/12 و آخر دواختنیش 21 مانگە کە دەکات ڕۆژی یەکشەمەی ئایندە ئەمە دەبێت دادگای فیدراڵی بڕیار لەسەر ئەوە بدات کە ئایا هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بە یەک بازنە دەبێت یاخود بە 3 بازنە یاخود 4 بازنە ئەمە خاڵی یەکەم خاڵی دووەم ئەوەیە ئایا پرۆسەی هەڵبژاردنەکان لە هەرێمی کوردستانە لەسەر چی بابەتێک ئەنجام دەدرێت لەسەر ئەوەی کە جگە لە بابەتی با بڵێن ئەوەی کە یەک بازنەیە یاخود بە 3 بازنە ئەو یاسایی کە هەڵبژاردنەکانی پێکراوە یاسای بڵێ یاسای ژمارەیەکی ساڵی 92 کە ئێستا قسە و باسی لەسرە کە خۆتان دەزانم یاسایە زۆر کۆنەوە حەوجار هەموار کراوەتەوە ئەمانە کۆمەڵە گرفتن وەکو جەنابش باس کرد باسی ئەوەت کرد کە با بڵێن مەسئلەی ئەوەی کە لە کاڵاکانە هاتووە چەند مادەیەکە ینی 5 مادەیە 5 مادەیە دەبێ دادگای فیدراڵی لە 21 مانگە یەکلایی بکاتەوە جەنابەت باسی مادەی 29 کرد مادەی 29 تیانە مادەکان 1 9 15 22 36 باشە ئەمما دەچێتەوە بە هەڵەداگوێت لێ بوو بێگینا تەنیا ئەو مادانە باسکرۆ کە جەنابەت دێ ساماژێت بێدا واتێگەشتم احتیمال من واتێگەشت بم جەنابەت 29 فەرموو بێت بەڵێ لەبەر ئەوە ئەم دوو ئەم گرفتانە هەیە کە دەبێت دادگای فیدراڵی ڕۆژی یەکشەمە ئەم بابەتانە یەکلایی بکاتەوە بۆ ئەوەی خەڵک وەلایەنەکانیش بەرچاویان ڕوون بێت ئایا هەڵبژاردنەکان بە یەک بازنە ئەکرێت یاخود بە 3 بازنە یا 4 بازنە ئایا بابەتی کۆتاکان ئەوەی کە ویستم باسی بکەم بابەتی کۆتاکان ئەم 11 کۆتایی کە هەیە ئەمەش گرفتێکی ترە کە خۆتان دەزانن پێشتر فراکسیۆنەکانی پەرلەمان نەک تەنها یەکێتی نیشتمانی کوردستان زۆربەی فراکسیۆنەکان باسییان لەوە کردبوو کە ئەم 11 کۆتایە دەبێت تعدیلاتی تیا بکرێت ئەوان باسی ئەوە دەکەن کە ساڵێک لەمەوە پێش ئەوەی پەرلەمانی کوردستان پەک بخرێت لەلایەن دادگای فیدراڵیەوە 8 فراکسیۆنی پەرلەمانی کوردستان داوایان کرد کە تیاچوونەوە بەم بابەتەدا بکرێت و ئەوان باسی ئەوە دەکەن کە لە یادداشتەکانیانە باسی ئەویان کردووە کە دەڵێن ئەگەر ئێمە بەراوردێ بکەین بە پەرلەمانی عێراق لە کۆی 329 کورسی پەرلەمانی عێراق ئەوان عێراق تەنها 9 کورسی بۆ کۆتاکان داناوە بەڵام پەرلەمانی کوردستان لە کۆی 111 کورسی 11 کورسی بۆ کۆتاکان داناوە بۆ پێکهاتەکان ئەمان ئەمما بابەتە ناڵێن زۆرە یعنی قسەیان لەسەر ژمارەکە نییە قسەیان لەسەر بەکارهێنانی ئەم کۆتانەیە کە پێیان وایە لایەنەکان سکاڵیان کردووە پێیان وایە ئەم کۆتانە بەکارهێنێن یەکلایانی دیاریکراو بەکارێنە بەڵێ وا ئەمە گزارشتی ئەو 8 فراکسیۆنەیە کە پێشتر قسەیان لەسەری کردووە دادگای ئەم 8 فراکسیۆنە مەبەستیانی پارتی دیموکراتی کوردستانە کە ئەم 11 کورسیە لە مەساڵحی خۆی بەکاردێنە بەڵێ بێگومان بەڵێ بەدڵنیاییەوە باشە بۆ دەیانەوێت تعدیلاتی تیا بکەن و ئەوەی کە ینی هەڵبژاردنەکان لە مانگی 5 زۆر ضرورە بکرێت و من تەوەقعەکەم هەر لە مانگی 5 ئەنجام بدرێت ئەمە تەنیا تەوەقعاتی خۆتە یاخود قسەیەکی نافەرمیە کە کراوە کە 95 کرێت چونکە نافەرمیە کراوە باشە بەڵێ قسەیەکی نافەرمیە وەکو ئارزم کردیت سەرۆکایەتی هەرێم لە پێشنیازەکانیانە بۆ کۆمسیۆن ئەویان باز کردووە کە لە مانگی 5 احتیمالە بکرێت و ئەگە بیریشمان نەچێت لە 3/12 دادگای فیدراڵی وتیان ئێمە سەرجەم ئەو ڕاستپاردانەی کۆمسیۆن بە هەندوەرەگرین کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراقیش ئەمە ڕاستپاردەکەی بووە کە لە مانگی 5 هەڵبژاردن بکرێت بەڵێ بەپێی ئەم قسانەی کە جەنابەت کردت ئێستا سەرۆکی هەرێمی کوردستان دەبێت بۆ جاری چوارەم
ینی وادێکی دیاریکرا و بە فەرمی ڕابگەێنرێ بۆ ڕایگەشتی کەلەکەیە هەڵبژاردن دەکرێت. پێشتریش بۆ جاری سێم ڕایگەیاندە بوو کە 25 شوباتی ئەمساڵ بکرێ، بەڵامەکو ئاماژەتمان پێدا کە لە کاتی خۆیان نەکرا. ئەگەر جاری سێهەم جۆرێک لە دڵنیایی هەبوو بۆ خەڵکە هەڵبژاردن لە وادەی خۆیدا بکرێت. پێ دوایە ئەم جارە هیچ ئەگەرێک نەبێت لە گۆڕانە، چونکە دەنگۆیەک هەیە کە نازانم تا چەند ئەم بژاردەیە ڕاستە ناڕاستەکە بژاردەی نەکردنی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانی شوێ بە دەستێوەردانی ئەقلێمی و دەرەکی و ناوخۆیی. بەڵێ هەندێک لە حیزبە وەلاییەکان و فەقیهەکان ڕەنگە وەکو ناحەز و دوژمن بە کورد بیانەوێت دەستێوەردان بکەن و دەوڵەتانی هەرێمایەتی ناحەز بە کورد ڕەنگە بیانەوێت هەڵبژاردننی کوردستان نەکرێت، چونکە بیرمان نەچێت هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دوایێزگەی دەستوری و یاساییە کە جارێکی تر سەرجەم دامەزراوەکانی حکوومەتی هەرێمی کوردستان دەخاتەوە سەر پێی خۆی و بەڵام بە پێچەوانەوە ئەگەر بێت و پەرلەمانی کوردستان هەڵ نەبژێدرێت و ئەم هەڵبژاردنە نەکرێت سەرجەم دام و دەستگا و دامەزراوەکانی حکوومەتی هەرێمی کوردستان لە کار دەکەون و بۆشایەکی یاسایی زۆر گەورە و بەرفراوان دروست دەبێت و ئەو کاتە هیچ جۆرە شەرعیەتێکی دامەزراوەکانی حکوومەتی هەرێمی کوردستان نامێنێت. بۆیە بەدیلی هەڵبژاردن تەنها هەڵبژاردنەوە ئەم بابەتە پێویستی بە ئیرادەیەکی سیاسی هەیە لە نێو ریزی پارتە کوردیەکاندا، بەتایبەت یەکێتی نیشتمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان کە دەبێت بەڕاستی دەبێت هەنگاوی بوێرانە بۆ ئەم بابەتە بنیان و یەکێتی نیشتمانی کوردستان هەر لە سەرەتای دامەزراندنیەوە هەتا ئێستا ئەگەر هەر کەسێک سەیری پەیڕە و بەرنامەی یەکێتی نیشتمانی کوردستانی کردبێت یەکێتی بە بەردەوامی لەگەڵ هەڵبژاردننا بووە لە کات و وادەی خۆیدا و یەکێتی داهێنانی لە هەڵبژاردندا کردووە. ئەگەر سەیری مێژووی یەکێتی نیشتمانی کوردستان بکەیت دەبینیت لە ساڵی هەشتاکاندا یەکێتی هەڵبژاردننی بۆ ئەنجومەنی گوندەکان ڕەخساندووە و یەکەم پرۆسی هەڵبژاردننی بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی گوندەکان کاک نەوزادەگەر لە شوێنێ جێگیر ببیت باشترێکە بێ، چونکە دەنگت وەکو پێویست ناگاتە لای ئێمە ویشیپەتی کە لە پەیڕەوی گر لێمە ئێستا وڵای خۆ من هەر لە جێگای خۆمە پێچە خراپی خەتی ئینتەرنێت بێ. بەڵێ کاک نەوزاد باست لەوە کرد کە یەکێتی نیشتمانی کوردستان داهێنانی لە هەڵبژاردن ناکردووە. ئەگەر ڕای حیزبەکانی دیکەش بڵین بە تایبەتی حیزبی دەسەڵاتدار پارتی دیموکراتی کوردستانی شەمانە و قسەیەکە، بەڵام مقۆمقۆیەکە بوو هەر لە سەرەتای دواخستنی ئەم هەڵبژاردنە لەوەی کە یەکێتی پارتی تۆمەتبارەکە بە دواخستنی هەڵبژاردن بە هەمان شێو بە پێچەوانەشەوە پارتیەکێتی تۆمەتبارەکە بە دواخستنی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان. حیزبی سیاسی چۆن گزارشت لە سیاست و داڕشتنی سیاستی خۆی و نەخشە ڕێگای خۆی دەکات خۆی ئازادە، خۆی چۆن بیر دەکاتەوە ئازادە. بەڵام من ئەوەی کە عەرزی جەناب ئەەکەم و بۆ بیسەرانی بەڕێزی دەنگی گەلی کوردستانیش ئەمە واقعە و خەمڵێنراوە و ئێمە لە ماوەی 30 ساڵی ڕابردووە 5 خولی هەڵبژاردن بەڕێوە چووە. ئێمە لە سەرجەم ئەم خولانەدا بەشدار بووین و بەرپرسیارەتیمان هەبووە و ئێستا تاکی دەنگدەریش تاکێکی هۆشیارە. ئێمە دەزانین کە دۆخەکە خراپە، زیاتر لە 110 ڕۆژە مامۆستایان لەسەر جادن بە تایبەت لە پارێزگای سلێمانی موشیان وەرنەگرتووە پرۆسەی خوێندن و پەروەردە بەکی کەوتووە. دۆخەکە دۆخێکی نالەبار و ناهەموار و ناجێگیر دەوڵەتانی هەرێمایەتی دەسەڵاتی هەرێمی کوردستان و خۆتان دەبینن کە بەداخەوە لەم چەند ڕۆژی ڕابردوودا هەولێری پایتەخت کەوتە بەردەم لە بارانکردنی ناویشە شاخ و چیا و پوش و پاوەنی گەلی کورد بەدەستی جەندرمەکانی تورک بە هەمان شێوە دەسووتیانرێت و کاول دەکرێت و خۆراوای کوردستان لە ئێستادا لە بەردەم هەمەجێتێکی سوپای تورکیادایە. ئەمان ئەم دۆخانە هەمووی کار لەسەر پرۆسی هەڵبژاردنەکان دەکات، بەڵام ئێمە نابێ سارد ببینەوە لە پرۆسی هەڵبژاردن، چونکە هەڵبژاردننی نوێنەری ڕاستەقینە و دەمڕاستی خەڵکە، بۆیە دەبێت بە هەموو شێوەیەک ئێمە تەرجیعی خەڵک بکەین کە بەشدار بێت لە کۆی پرۆسی هەڵبژاردنەکان. وەکو باسم کرد لە پێشترا پرۆسی هەڵبژاردنەکان شەرعیەت دەداتەوە بە سەرجەم دامەزراوەکانی حکوومەتی هەرێمی کوردستان. باشە. یەکێتی نیشتمانی کوردستان گلەی هەبوو لەبارەی هەڵۆشانەوەی پەرلەمانی کوردستانە ئەو نەی جەنابەت ئاگادار بێ و کوڕاوێژی کاری پەرلەمان وەکو ڕاوێژکاری هەڵبژاردن ببوورە؟
یەکێتی نیشتمانی کوردستان هەر هەموو کاتێک لەگەڵ جێبەجێکردنی تێزە دەستوریەکانە بووە ئەگەر زیانی خۆشی تێدا بوو بێت و یەکێتی لەگەڵ جێبەجێکردنی یاسا سەروەری یاسادا بووە و هیچ کاتێک پشتگیری ئەوەی نەکردووە کە پەرلەمانی کوردستان پەک بخرێت بە بڕیارێک بەڵام دیارە دەسەڵاتی فیدراڵی بەرزترین دەسەڵاتە و بڕیارەکانیێتەوە ڕێەوە لە دەسەڵاتی نیشتمانی کوردستان و پارتەکانی تردا نەبوو بێت. باشە وەڵامی پرسیارەکەم وەرنەگر بە دیاریکراوی گلەی هەبوو لەبارەی هەڵوەشانەوەی پەرلەمانی کوردستانیان ناچون کە کێ بەرپرسیارەکەی هەڵدەگری ئێستا ئێمە لە بۆشایەکی یاسایی بۆ خۆ دەزانی ئەگەر هاوکارانم هەڵ بدەن ژمارەکەت ڕاستەوخۆ وەربگرن باشترێکە باوەڕەکەم بۆی خراپی هەڵەکانی ئینتەرنێتەوە نەتوانین بەباشی لە یەک حاڵی ببین سوپاسیانەکەم ئەگەر هاوکارم بەڵێ من گوێم لە دەنگی جەنابتە وەڵا من گوێم لە دەنگی جەنابتە نازانم بۆ دەنگی تۆ باش ناگاتە ئێمە کاک نەوزات یاساییە با لە ڕێگای تەلەفۆنەوە بێم با هاوکارانم هەوڵ بدەن لە ڕێگەی ڕاستەخۆ پەیوەندی پێوەکەن وەکو دەمەوە زانیاریانەتان جارێکتر بۆ ئەپدێت کەمەوە بەڕێزان دوکەوتنی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان وەکو دەڵێن پەیوەندی بە سکاڵایەکێتی نیشتمانی کوردستان و لە دادگای فیدرالی هەیە کە لەلایەن زیاد جەبار سەرۆکی فراکسیۆنێکێتی لە خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان و ئامانج نەجیب شەمعون سەرۆکی فراکسیۆنی ڕافیدەی ئەنجومەنی پارێزگای سلێمانی ئۆتۆمارکرا سکاڵاکە لە دژی سەرۆکی پەرلەمانی کوردستان خولی پێنجەم سەرۆکی هەرێمی کوردستان و سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان تۆمارکرا و تێیدا سکاڵاکاران لە داوای نادەستوربوونی مادەکانی 36 22 59 و یەکی یاسای هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستانیان کرد و داواکە تەنیا بۆ بڕیاردان ماوەتەوە سکاڵاکانیش پەیوەندیان بە ژمارە ئەندامانی پەرلەمانی کوردستان پەرلەمان و کورسی کۆتاکان تۆماری دەنگدەران و باسنەکانی هەڵبژاردنەوە هەیە پێشتریش نووسینگەی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆ هەڵبژاردنەکانیێرا لە پارێزگای هەولێر دەڵێ هەموو ئامادەکاریەکان بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ئەنجام درا و ئەنجومەنی کۆمیسیارانی چاوەڕوانی بڕیاری دادگای فیدرالی دەکات تاوەکو ڕێکارەکانی پرۆسەکە بگرێتە بەر جارێکی دیکە دەچینەوە لای نەوزاد ساڵح ڕاوێژکاری هەڵبژاردن کاک نەوزاد جارێکی دیکە سڵاوت لەبێ وەڵامی ئەم پرسیارەمان وەرنەگرت باسمان لەوە کرد کە یەکێتی نیشتمانی کوردستان هیچ گلەیەکی هەبوو لەبارەی هەڵوەشانەوەی پەرلەمانی کوردستان یاخود کێ بەرپرسیارێتێکی هەڵدەگرێت چونکە بیرمان نەچێ ئێمە ئێستا لە بۆشایەکی یاساییدا دەست خۆش بەپەریخان زۆر دەنگت کردە زۆر بە وەڵامی ئەو پرسیاری جەنابێت منەتوانم بەم شێوەیە وەڵامت بەمەوە لەبەرەوەی من لە پەرلەمان نەبووم و ئاگاداری ئەندای فراکسیۆنی سەوزی یەکێتی نیشتمانی کوردستان نەبووم لەسەر ئەو پرسەی کە جەنابەت ئەفەرموویت بۆیە لەبری ئەوان نامەوێت وەڵام بەمەوە چونکە ئاگاداری ئەو پرسیارە نەبووم لەو کاتەدا. باشە کاک نەوزاد ئێستا کۆمیسیۆنی هەڵبژاردننی عێراق هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستان بەڕێوە بە و دیاریش نییە تا ئەو وادەیە کە تەمەنی کۆمیسیۆن بۆی دراشکراوەتەوە هەڵبژاردن دەکرێت یاخود نا ئایا ئەمە نابێت بە گرفت بۆی؟ بەڵێ کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراق هەتا حوتی حەوت دەتوانێت پرۆسی هەڵبژاردنەکان بە ئەنجام بگەێنێت و ئەویش لە مانگی سەرەتای مانگی حەوتە تەمەنی کۆتاییە چونکە 6 مانگیان پێداوەتەوە و پێم وابێ یەکێتی نیشتمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان جوڵەیەکەکەن بۆ ئەم بابەتە وەکو باسم کرد پێشتر ئەمە چارەنووسی ئەم گەلەی لەسەر بەندە و ئەگەر بێت و هەڵبژاردنەکەن ئەم حکوومەتەوە ئەم قوارەیە بە تەواوی بەرەو نەڕۆبوون ئەڕوات و ئەمە فرسەتێکە لە بەردەمی حیزبەکاندا پارتە سیاسی سەرەکیەکان بە تایبەت یەکێتی و پارتی بۆیە دەبێ هەڵبژاردن بکەن و من پێم وابێ گەشتبینم بە دۆخەکە هەڵبژاردن دەکرێت. بڵێ باشە وەکو جەنابەت ئاماژت پێدا کە 21 ئەم مانگە دادگای باڵای فیدرالی بڕیاری خۆی دەدا بە لە بەرچاوگرتنی ئەو کۆمەڵە خاڵی کە جەنابەت باسی کرد هیچ قسەیەکی تر هەیە ئیزافە بێ بۆ ئەمانە؟ وڵای ئەو دوو گرفتە هەیە لە بەردەم پارتەکاندا کە تا ئێستا دادگای فیدرالی وەکو باسم کرد 3 جار دوای خستۆ یەکلایی نەکردوێتەوە 21 مانگ یەکشەمە دەبێت یەکلایی بکاتەوە بابەتی کۆتاکان ئەو 11 کۆتایە ئایا دابەشی جوگرافیای پارێزگاکانی ئەکات کە وەکو باس کراوە 4 کورسی بۆ سلێمانی 4 کورسی بۆ هەولێر و 3 کورسیش بۆ دهۆک
ساڵی دووەمیش بابەتی بازنەکانی هەڵبژاردنە. ئایا بە یەک بازنە وەکو یاسای ژمارەیەکی ساڵی 92 ئەڵێت لە مادەی 2 ئایا پێم وادێ ئەڵێ هەموو هەرێمی کوردستان یەک بازنەی یەک ناوچەی هەڵبژاردنە، یەک ناوچەی هەڵبژاردن. ئایا بە یەک ناوچەی هەڵبژاردن دەکرێت پرۆسی هەڵبژاردنەکان یاخود ئەچێتە سەر ئاستی بازنەی پارێزگاکان؟ خۆگەر لەسەر ئاستی بازنەی پارێزگاکان بێت ڕەنگە دیموکراتی تر بێت، حەزاری تر بێت و ماسی کاندیدەکانیش بە شێوەیەکی یەکسان لەسەر ئاستی پارێزگا فراهەم دەکرێت. ئەگەر لە وادەی دیاریکراو جارێکی دیکە وەکو هەر لە سەرەتاوە ئاماژەت پێدا کە ئەم وادەیە نافۆرمیە ئەگەر لە 95 هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان نەکرێت چی ڕوودەدات؟ ئەگەر هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان لە مانگی 5 ئەنجام نەدرێت ئیتر پێم وانە بتوانن ئەنجامی دەن، چکە کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراقیش دەبێت جارێکی کە خۆی ڕێک بخاتەوە و دروست بکرێتەوە ئەم کۆمیسیۆنە ماوەی بەسەر چووە، ئەویش جاری کەم کۆمیسیۆنە بێت دابێنێتەوە وەکو ئەڵێن تا ئێستا نازانین، ینی بەرچاومان ڕوو نییە بەڕاستی نازانین ئەو کاتە چی ڕوو ئەدات، بەڵام بۆ هەرێمی کوردستان بەڕاستی دەبێتە کارەسات لەبەر ئەوەی سەرجەمدام و دەستگاکانی و هیچ شەرعێتێکی نامێنێت تۆ کە پەرلەمان نەمابێت ئێستا حکوومەتیش کار بەڕێکەر بێت ئیترم قوارەیە بەرەو هەڵوەشانەوەی تەواو ئەڕوات و ئەمە مەترسیەکی یەکجار گەورەیە لەسەر کۆمەڵانی خەڵکی کوردستان، بۆیە دەبێت لایەنەکان وەکو پێشتر باسم کرد ئەمە ئیرادەی سیاسی تەواوی لایەنەکانی دەوێت و دەبێت هەڵبژاردن بکرێت دوانەخرێت لەو وادەیە. دنیایەک سپاس نەوزاد ساڵح ڕاوێژکاری هەڵبژاردن کە لەگەڵمان بووی، ڕۆژێکی خۆشتان هەبێت. زۆر سپاس بۆ ڕێگەشتان. بەڕێزان، دوایەوەی شەوی 26 تشرین یەکەمی 2023 تێیدا مامۆسای وانەبێژ و ناڕەزایی گیانتەها بە شوێکی گوماناوی کۆتایی بە ژیانی هات. مەڵباتی مامۆسا جیهان ڕاگەیەنراوێکی ناڕەزایەتیان بڵاو کردوتەوانێ. گیانتا مامۆسای وانەبێژ تەمەنی 35 ساڵ بوو، یەکێک بوو لە مامۆستا ناڕەزایەتیانەی کە لە ڕابردوودا لەگەڵ مامۆسایانی ناڕازی بەشداری گربوونەوەی خۆپیشاندانەکانی کرد و لە تۆڕە کۆمەڵایەتیەکانیشدا هەمیشە ناڕەزایەتی دەربڕێ و دژیدانە مەزراندنیان. هەلو بارەوە بەیانی ڕۆژی دووشەمە 15 مانگە خانەوادەی و مامۆستایە لە بەیاننامێکدا دەڵێن هەر وەک هەموو لاگاگادارن کە 26 دی 2023 هەواڵێکیان لە دەستانی مامۆستا گیانتەها دانیشتووی هەولێر لە کوردستان و عێراق بڵاو کراوەتەوە بە ڕووداوێکی هاتوچۆی گوماناوی. هاوکات لە فەیسبووکەکەی چەندین پۆستی نامۆ کرابوو ئاماژە بۆ کراوە کە خۆی کۆتایی بە ژیانی خۆی هاتبێ. لە سەرەتاوە ئەم ڕووداوە لە لای خەڵکی کوردستان، دەستگاکانی ڕاگەاندن، ڕۆژنامەوانان، ئازادی خوازان، چالاکوانان بەکاری تیرۆر لەلایەن دەسەڵاتەوە لێک دراوەتەوە، شخراوەتە ڕوو لە تاوانی تیرۆرکردنی مامۆستا گیانتا دەسەڵاتی کوردی لە سنووری هەولێر و بادینان بە پلەی یەکەم تۆمەتبار دەکەن. شاخەوانتەها برای مامۆستا جیهان ئێستا ڕاستەوخۆ لە ئەمریکا و لەسەر هێڵی تەلەفۆن لەگەڵمانە بێ، دەمانەوێت زانیاری زیاتر لەگەڵ کاک شاخەوان وەربگرین. کاک شاخەوان سڵاوت لەبێ، ئەم کاتت باش، بۆ خۆتان خۆش بن، سەریەوە ساخ بێت. سپاس بۆی کە میوانی ڕادیۆی دەنگی گەلیشی. زۆر سپاس. من بەڕاستی تەمەند درێژی بۆ هەموو لایەک بۆ ئێوە، من دەستخۆشیتان لێ ئەەکەم بۆ ئەو بەرنامەیە. زۆر مەمنونم کە بانگەشتان کردوم، جێگای شانازیە بۆ من. سپاس. کاک شاخەوان بۆ لە ڕاگەنراوەکەی ئێوەکو ماڵباتی مامۆستا گیاندا تیرۆرکردنی مامۆستا گیان پەنجەی تۆمەت بۆ دەسەڵاتی سنووروی هەولێر و بادینان ڕاکێشن. بەڵێ بە تەکید لەبەرەوەی مامۆستا جیهان، ئێمە وەکو خانەوادەی مامۆستا جیهان ڕۆژانە پەیوەندیمان هەبووە لەگەڵ مامۆستا جیهان، ئاگامان لە ژیانی ئەو بووە. ئەم ئافرەتە بە هیچ شێوەیەک نەدوور نەنێزیک ڕۆژێک لە ڕۆژان بێتاقەتی پێوە دیار نەبووە، هەسمان بە شتێکی ئەو کردبێت کە لە ژیان بێزار و بێ بەعکسەوە ئەو دائیمەن ورە بە خەڵکی دەوروبەری خۆی ئەبەخشێ. کەسێکی زۆر ڕۆشنبیرە، خاوەنی دوو کتێبە، کەسێکە بەڕاستی ناچێتە عەقلی هیچ کەسێکەوە. یعنی کەسێک ئەگەر یەک دقیقە قسەی لەگەڵ کردبێت تێکەڵی بوو بێت، ئەزانێت کە ئەو ئافرەتە دەستی ناچێتە خۆی.
و بەداخەوە کە بە بیانووی خۆکوشتن و کۆمەڵێک سینناریۆی دوور لە ڕاستی بە ملی مامۆستا جیهان دادەهێنن و ئێمە پێمان وایە ئەوە دەستێکی زۆر گەورەی لە پشتە چونکە شتەکان هەمووی بە ئاشکرا ئاشاردرێتەوە 3 مانگ زیاترە کەسی مامۆستا جیهان بەو شێوێ و ماوەتەوە هیچ زانیاریەک نادرێ بە ئێمە و خەڵکی کوردستان کە سەرڕای ئەوەی هەموو خەڵکی کوردستان و بە کەسوکارشی شکمان لە تیرۆکردنی مامۆستا جیهانە کەچی ئەمان لە زال هەر بێدەنجیان هەڵبژاردووە. بۆچی لە دوای 3 مانگ ئێوە ئەم ڕاگەیەندراوەتان بڵاو کردوتەوە بۆ لە کاتی خۆیدا دەنگی ناڕەزایەتیتان بەرز نەکردەوە؟ من زۆ سوپاست دەکەم ئەو پرسیارە زۆ گرنگ بوو چکە ڕۆژانە گوێبیستی ئەو پرسیارانە ئەبمەوە. ئێمە وەکو خانەوادەی مامۆستا جیهان بەڕاستی دوور لە کوردستانە ژین کاتێک کە هەواڵی گیانی مامۆستا جیهانیان بە ئێمەدا ئێمە تووشی شۆک بووین، یعنی لە وەزعێکی وا بووین قەت تەوەقعی ئەومان نەئەکرد کە شتێکی وامە بەسەر بێ هاتینەوە. طبعا من لێتان ناشارمەوە ڕواتانە بێت تازەکەی ئێمە بە شێوەیەکی وا کۆنتترۆل کرا بوو چکە خزمەکانی ئێمە هەمووی منطقەی لای سرێشمە و خەلیفان و ئەمانەیە هەمووی پارتین بە شێوازێک هەولیان ئەدا ئێمە هەڵبخەڵەتێنن کە فعلەنەوە مامۆستا جیهان بە خۆی ڕۆیشتووە. ئیتر مانگێک ئێمە لە کوردستان بووین بەهۆی ئەو خەڵکانی کە لە دەوروبەرمان بوون ئێمە تا ڕادەیەک بێدەنگ کرا بووین بە قسەی خەڵک و خزم و نازانم ئەو شتانە، بەڵام کە گەڕاینەوە ئەمریکا ڕۆژ بە ڕۆژ شتەکان زیاتر بۆ ئێمە ڕوون ئەبەوە. ئێمە نەمان ئەویست پەلە بکەین لەو شتانە ئەمانزانی کە مامۆستا جیهان ئەو کەسە نییە کە وا لە خۆی بکە، بەڵام من پێم باش بوو کە پەلەمان نەکردێ لە بڕیارەکانی خۆمان بەعکسەوە چکە ڕۆژ بە ڕۆژ شتی زیاترمان بۆ ڕوون ئەبەوە بەڵگەی زیاترمان دەست ئەکەوت بە دوواداچوونی زۆرمان کرد من و خوشکوبرایەکانم لە کوردستان لە دەوروبەری ئەو کەسانەمان پرسی کە ئەو ڕۆژەی مامۆستا جیهانیان بینی و مامۆستا جیهان پەیوەندی هەبووە لەگەڵ چەندین کەسی تر هەر لە هەمان ڕۆژە وعد و پەیمان ئەدا بە چەند کەسێک کە کۆمەڵێک کار هەیە ئەنجامی بدا. بۆ نمونە برایەکەم کە لە دەرەوەی وڵاتە سیمکارتێکی گۆڕەکی سوتاوە داوا لە مامۆستا جیهانەکە بۆی نوێ کاتەوە لە هەولێر وعدی پێدا ڕۆژی یەکشەم بۆی نوێ کاتەوە. مامۆستا جیهان خۆی لە پێنجشەم وەفا دەکا وعد بە مامۆستای حەزانەکەی ئەدا پارەی حەزانەکەی ڕۆژی یەکشەم بۆی ببات. قسە لەگەڵ کەسێک لە عیلەی ئێمە ئەکا ئەمە کۆتا سەوتیەتی کە لە لامان مەوجودە و نەمانداوەتە هیچ کەسێک تەنیا جهەتی ئەمنی زۆر یعنی زۆر جێگای یعنی سیقە و ئەمانن لە ئەمریکا ئەمان پێیان گەیشتووە. مامۆستا جیهان بە سەوتێکی لەرز و ترسەوە کۆتا تەلەفۆنی نەک جواب ئەداتەوە بە نامە جواب ئەداتەوە لەبەرەوەی تەلەفۆنێکی زۆری بۆ ئەکرێ جوابی تەلەفۆنەکانی ناداتەوە مەجبور ئەبێ بە نامەی سەوتی واتسئەپ جوابمان بداتەوە. اینجا ترسێک و لەرزێکی زۆر لە سەوتەکەی هەست پێ ئەکرێ. باشە بەڵگەی زۆر هیچ نامەیەکی هەڕەشەی بۆ هاتۆ هیچ ئاگادارکردنەوەیکی بۆ چوە لەگەڵ ئێوە هیچ قسەیەکی کردبوو پێش ئەم ڕووداوە؟ مامۆستا جیهان بەڕاستی لە دوای دەرچوونی لە تەلڤیزۆنی ڕووداو بەداخەوە لە ڕێگای کەسە نێزیکەکان ئێوانەی کە ڕۆژانە بەرکەوتنیانی لەگەڵ هەیە پێیانی ڕاگەیاندووە کە تا ڕادەیەکش لە ژاوە بووە و لەوانەیە زۆر شت هەبوو بێ، بەڵام وەکەوەی کە ئێمە کە عیلەی جیهانین ئێمە دڵمان زۆر لە لای نەبێ باسی نەکردبێ لە لای ئێمە، بەڵام زۆر دڵنیام خەڵکانێکی زۆر هەیە زۆر شت ئەزانن بەڵام ئەترسێن لە ناو سنووری هەولێر چکە ئەو سنوورە بەڕاستی تەنیا بە ناو دیموکراسیە بەداخەوە وا خۆیان دەرەخەم بۆ جیهان کە دیموکراسین، بەڵام بۆ خەڵکەکەیان بوونەتە دەسەڵاتێکی دیکتاتۆری زۆر تونندڕە و ڕۆژانە گەنجانی ئەم وڵاتە خوێنیان ئەڕژێ بەبێ ئەوەی تاوانباران دەستگیر بکرێن و منش لێرە وەکو برای مامۆستا جیهان بەڕاستی لێ ناگەڕم خوێنی مامۆستا جیهان وەکو گەنجەکانی تر بە فیرۆ بڕوە هەموو هەوڵێکی خۆم ئەدەم
ئێوە هیچ داوایەکی یاساییتان تۆمار کردووە تاوەکو ئێستا لە ئەو کاتێک کە ئێوە گەڕابوونەوە وەکو ئاماژەت پێدا بۆ تازەی مامۆستا جیهان هیچ داوایەکی یاساییتان لەسەر کەس تۆمار کرد لە باشووری کوردستان یان نا؟ لەسەری هیچ کەسمان تۆمار نەکرد، بەڵام من لە ئیفادەکەم داوای کۆمەڵێک شتم لە دەسەڵات کردووە بەداخەوە کە جێبەجێ نەکرد. من داوای هەموو کامیرەکانم کردووە چۆن لە هەولێر دەرئەچێ تەلەفۆناتەکانی پێشیانم وتووە کە شکم لە مردنەکەی هەیە، مردنەکەی شک و گوماناویە، ئەبێ بۆمانی بسەلمێنن کە چۆن مامۆستا جیهان گەیشتۆتە ئەو شوێنە، چکە مامۆستا جیهان ئەناسین سایقێکی زۆر باش نییە، ناتوانێت بگات بۆ شوێنە، بە تایبەت سیارەکەشی زۆر بچووکە. هیچ کەس و کارێکتان لە بلەو بەرزان هەیە ئێوە وەکو ئاماژەت پێدا ئەو ڕۆژە لەوێ بووە؟ هیچ خزمێک، هیچ دۆستێک، هیچ کەسێک نەخۆم نە ئاعیلەم نە مامۆستا جیهان لەو شوێنە هیچ کەس ناناسی. باشە بەداخەوە بەڵێجە. باشە تا چەند ڕاستە کە دۆسەی تیرۆرکردنی مامۆستا جیهان بڕیارە بخرێتەوە دۆسەی کە شکات لە سەرانی پارتی دەکرێت لە ئەمریکایە؟ ئێمە وەکو کە سوکاری مامۆستا جیهان حەقی ئەومان هەیە ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان ڕوونکردنەوەی تەواو و بەڵگەی تەواومان پێنەدات و بکوژانی مامۆستا جیهان بۆ ئێمە ئاشکرانەکات ئەوەی لە دەستمان بێ ئەیکەین بەڕاستی و لە کەسشی ناشارینەوە مامۆستا جیهان لە ناو جەرگەی شاری هەولێر لە کەس نەترساوە. ئێمە وەکو خوشک و برای کە لە دەرەوەی وڵات بین لەوە زۆر دڵنیابن لە هیچ کەسێک ناترسین، بەڵام من ئەو قسەیە وەکو تەهدید ناکەم. من حەقی مامۆستا جیهان بە ڕێگایەکی زۆر مەدەنیانە هەوڵە دەم حەقەکەی بکەمەوە دوور لە توندوتیژی و ئەوەی لە دەستشم بێ وەکو برای مامۆستا جیهانی بەڕاستی یەخەی یعنی بکەم و کوڕیبی لەگەڵی ناکەم، ئەوەی لە دەستم بێ ئەیکەم. باشە لەو خاڵانەی کە ڕاتان گەیاندوە دە خاڵتان ڕاگەن دووە ئێوە لەو ڕاگەندراوی ناڕەزایەتی کە وەکو مەڵباتی مامۆستا جیهان ئاماژەتان پێداوە لە خاڵی شەشەمە بە خاکسپاردنی تەرمی مامۆستا جیهان بەبێ ئامادەبوونی خانەوادەکەی بە بەرنامە و پلان کراوە. بەر لەوەی ئێوە بگەڕێنەوانێ مامۆستا جیهان بە خاکسپێردراوە، هیچ تەشریحی لاشەکەی نەکراوە، هیچ لە نزیکەوە بەر لەوەی بە خاکسپێرە ئێوە نەتان بینی؟ بەداخەوە ئێمە چکە خۆ دەزانی وڵاتی ئەمریکا وڵاتێکی زۆر دوورە، لە ناکاو خەبەری مامۆستا جیهانمان پێگەیشت. ئێمە هەر ئەوەندە توانیمان تیاری ڕاستەوخۆ بۆ 8 کەسی عیلەی خۆمان ببڕین و بە خێرا بگەڕینەوە. دەوانە ڕێگایە بە 2 ڕۆژ کەمتر ناگەیت، ئەبێ 2 تیارە یا 3 تیارە اینجا ئەگەیتە ئەو شوێنە. ئێمە نێزیکترین تیارە بە 2 ڕۆژ گەیشتین کە گەیشتینە کوردستان. بەداخەوە مامۆستا جیهان یەک کەس لە عیلەکەی ئامادە نەبوون، تەنیا خزم و دۆست و ئەم کەسانەی ئامادە بوون و پێشیان ڕاگەاندین کە جەستەی تەواو سوتاوە. منش پێم وایە سووتانی جەستەکەی هۆکاری خۆی هەیە بۆیە وا سووتێنراوە لەبەرەوەی هەموو شتێک بشاردرێتەوە. هیچ راپۆرتێکی پزیشکی هەبوو لەو بارەیەوە نیشانی ئێوە بدرێت؟ تەقڕی توبیەکەی راپۆرتی پزیشکەکەی ئێمە داوامان کرد لە مەرکەز شورتا بە ناوی لێکۆڵینەوە و بە کۆمەڵێک شت وتیان ئەبێ لە مەحکەمە داوا بکەن و جارێ ئێمە لێکۆڵینەوە ئەەکەین. ناوەڵە بەداخەوە حتا ئێو دەقەیەش ئێمە راپۆرتی پزیشکی مامۆستا جیهانمان نەبینیوە. باشە ئێوە وەکو ماڵباتی مامۆستا جیهان دەمەوێت دوا قسەی خۆت بکەی بۆ گوێگرانی ڕادیۆی دەنگی گەل بۆ سەرجەم و کەسانشی کە گویان لە ئێوەیە بێرمان نەچێت کۆباڵای تۆمەتی زۆر بێ بنەما بۆ مامۆستا جیهان دروست کرابوو بەداخەوە کە ئەماڵەم پێم خۆشە وەکو برایەکی مامۆستا جیهان لە زمانی جەنابتەوە ڕوونکردنەوەیەک بدەیت لەسەر ئەم شتانە تا چەند ئەم کەیسە بەلا ڕێژدا براوە وەکو دەسەڵات لە باشووری کوردستانە. من ئەمەوێت لە ڕادیۆیەکەی ئێوە شتێکی زۆر گرنگ باز بکەم سەبارەت بۆ پۆستەی کە کراوە بە حساب مامۆستا جیهان کردوویەتی و منداڵەکانی ئامانەتی شاڵاو کۆسەر ڕەسوولەکە. من زۆر بە وردی لە دوو ئەو مۆزوعە بووم هەوڵمدا بزانم ئەم کەسە فعلا مامۆستا جیهان ئەناسێ دوور و نێزیک، بەڵام پێی ڕاگەیاندون بە هیچ شێوەیەک مامۆستا جیهان ناناسێ، نە ئەو مامۆستا جیهان ئەناسێ نە خوشکەکەشم ئەو ئەناسێ. بەداخەوە کۆمەڵێک پوختانی زۆر
پروپاگەندە ئەکرێ لە ناو ئەو دەسەڵاتەیە زدی ئێمە و مامۆستا جیهان، بەڵام ئێمە هیچ شتێک نامانوەستێنێ، بەعکسەوە ئێمە ورەمان بەرزتر ئەبێ کاتێکە خەڵکانێکی وا ئەبینین و وەکو ئاعیلەی مامۆستا جیهانش بەڕاستی دەست لە وەستان نابین و ئێمە سەر بە هیچ حزبێکش نینە. مامۆستا جیهان مولکی هەموو کەسێکە، داواکارم لە خەڵکی کوردستان بە هیچ شێوەیەک بێدەنگ نەبن لەبەرەوەی ئەمڕۆ مامۆستا جیهان تیرۆر کراوە، بەیانی کەسێکی تر تیرۆرەکرێ، بێدەنجی شتێکی زۆ خەتەرە، دەسەڵات زیاتر بەرە و دیکتاتۆر ئەبات، مافی خەڵک زیاتر ئەخورێت. من داواکارم لە ڕۆژنامە نووسی بە شەڕەف و بە ویژدان لە کوردستان کە زۆر بەجددی لەسەر کەیسی مامۆستا جیهان و لێکۆڵینەوە بکەن و بە دوواداچوون بکەن، نهێنن لەسەر دەسەڵاتی هەرێمی کوردستان تێبپەڕێت. دنیایەک سوپاس شاخەوانتە برای مامۆستا جیهان لە ئەمریکاوە لەگەڵمان بووی، سوپاس دەکەین. زۆر سوپاس بەڕێز. گفتوگۆی ڕووداوەکانی ئەم هەفتەیەتان پێشکەشکرا تا هەفتەی داهاتوو قسەکردن لەسەر تەور و مژارێکی دیکە. بمێنن بەخێر.